کادیران و ئەندامانی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی بە گڕوتینەوە بەردەوامن و شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ سەرخستن و بانگەشەکردن بۆ لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی و شەوی ڕابردووش ناوبازاڕی سۆرانیان پرتەقاڵی کردو داواش لە هاوڵاتیان دەکەن دەنگ بە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بدەن چونکە لیستی کۆمەڵ لیستی هیوا و ئومێدەکانی خەڵکی کوردستانە. ئێمە وەکو مەڵبەند تیمەکانمان دابەشکردوون لە سەرجەم قەزا و ناحیەکانی سنووری مەڵبەند کە چەندین قەزا و ناحیە لە خۆی ئەگرێت. هەلا ساتە وەختی یەکەم بانگەشەی هەڵبژاردن تیمەکانمان دەرچوون داوا ئەکەین بەڕاستین لە سەرجەم دەنگدەرانی هەرێمی کوردستان کە متمانە بەم لیستێ بدەن کە لیستێکە کە هەموو جوودی خۆی سرف کرد لە پێناو دابینکردنی مافەڕەوەکانی خەڵکی هەرێمی کوردستان کۆمەڵی ئیسلامیشەکە لەو حیزبانەی کە سەنگەری گرتووە لە دەسەڵاتێکی نادادگەر سەنگەری گرتووە لە دەستێک کە چەندین ساڵە قۆڕخکاری ئەکات کە دەستی بردە قوتی خەڵکی هەرێمی کوردستان هیوادارم کە ئەم لیستەیە سەرکەوتن بەدەست بێنێت ئەبێتە قەڵغانێک بەدەستی خەڵکی هەرێمی کوردستانەوە بۆ داکۆشیکردن لە مافەڕەوەکانی خەڵکی هەرێمی کوردستان. کۆمەڵی ئیسلامی کوردستان هەمیشە لەبەرەی خەڵکی هەرێمی کوردستاندا بووە و لە پێناو گەڕانەوەی دادگەری کار دەکات و لەو پێناوەشدا قوربانی زۆری داوە بۆیە کۆمەڵی ئیسلامی ئومێدەوارە لە خەڵکی کوردستان لەم هەڵبژاردنە تۆڵە لە ستەمکاران بکەنەوە و دەنگ بە کۆمەڵی ئیسلامی کوردستان بدەن. ئەوەی ئێمەی ئەندامان و لایەنگرانی لیستی ١٠٠ کۆمەڵی ئیسلامی هانەدات و وامان لێکا شۆڕشێکی پرتەقاڵی لەو ماوەیەدا بەرپا بکەین پشتبەستنە بۆ هەڵوێستانەی کە کۆمەڵی ئیسلامی وە ئەندام و لایەنگرانی لەو ماوەی ڕابردوو نواندویانە و لەبەرەی زاڵمان نەبوونە و دژی زاڵمان تیان کۆشایە و چکە بەڕاستی تاکە لیست کە تاوەکو ئێستان لەو 4 ساڵی ڕابردوودا کۆچی کردبی لە مافی بەشخوراوان و کەم ئەندامان و لێقەوماوان و هەروەها چین و توێژی فەقیر کۆمەڵی ئیسلامیە بازێکی زۆری داوە. پێمان دەڵێن سەرتان بەرزەوەکو قەندیل جێی شانازین لە جێی دزان ببن بەدیل ١٠٤ هەڵیەبژێرین بە توانا و ژیر مەردایەتی پێناسەنە بە بڕوا و بیر گۆشکراوین بەدەستی پاک نیەتی چاچی بۆ کوردستان لە بۆ خەڵک و لە بۆ خاچی زانستخوازی هیوامانە ڕوانینمانە هەر کردارە دوور لە قسە هەنگاومانە مێژووی شاخ و مێژووی شاری شاهێدیدا. کۆمەڵ ئیسلامی زۆر سەربەزە لە ناو حیزبەکانی تر دیارە بە هەڵوێستەکانی دیارە بە پەرلەمانتارە بوێرەکانی دیارە بە وەزیرە بوێرەکانی بەڕاستی سەلماندویانە کە پێشەنگن سەلماندویانە کە خەمخۆری میلەتن. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە تاوەکو ئەمڕۆژ لەبەرەی گەلدا بووە و هەڵوێستەکانی لە بەرژەوەندی هاوڵاتیاندا بووە ئەگەرچی ئەندامانی تووشی گرتن و کوشتن و نانبڕاوکردن بوونەتەوە بەڵام لەسەر هەڵوێستەکانی خۆی سوور بووە و لە پێناو گەڕانەوەی مافی بەشخوراوانی کوردستان کاری کردووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.